بەس لە ڕاستیە ئێستا وازیشمان هێناوە لە ژماردنی بۆیە لە ڕاستیە بەخوا نازانم چەندەمین جارە هێنە بەردەم بینای پارێزگا. ئێستا کۆبوونەتەوە ئەمڕۆ داواکاریتان چییە چیتان هەیە؟ وڵی ئێمە بۆ چەندێمین هەفتەیە کۆبوونەتەوە بەس ماوەی وازمان لە خۆپشاندانێنا لەبەرەوەی بەڵێنمان لە نوخشەخان وەرگرت بوو کە ئیمزا ناکات لەسەر ئەو 52 کەسەکە بە واسطە و خزمەنەدایان مەزرانوە بەڵام دوێنە لە ئیعلانە بڵاویان کردبوویەوە کە ئەمڕۆ بێن بۆ معاملاتەکانیان یعنی دایانەنێن دامەزراون بەڵام ئێمە ئەوە قبول ناکەین ناتوین دووبارە خۆپشاندان بکەینەوە و ڕابگیرێت. باشە بەتەمانین بچنە لای نوخشەخان هیچ قسەتان لەگەڵا کردووە وعدێکتان لێ وەرنەگرتووە؟ پێشتر وعدمان لێ وەرگرت بوو هاتە دەرەوە قسەی لەگەڵ کردین بەڕێزەوە قسەی لەگەڵ کردین و بەڵێنی پێیان کە ڕایەگرێت ئەم دامەزراندنە بەڵام تازە کار لە کار درازاوە ئەوانە دامەزراون ئێمەش مافی خۆمانە ئێمەش دەرچێکی دانەمەزراوی هەڵەبجەی ناتوین داوای مافی خۆمانەکەین ئێمەش وەکۆوان دامەزرێنن. ئاگادار بیکارەکانیان لە هەولێر تەواو بووە و کاتەوتیان ئیمزای ئێوێ ماوە لەوێ بۆ خوای ئاگاداری ئەوە نێن بەس ئەوەیە کە دوێنە لە ئیعلان کە بڵاویان کردبوویەوە بێن معاملاتەکان تەواو بکەین کەواتە ئۆکەیان وەرگرتووە. چەندەمین جارە لێرە کۆ بنەوە هەڵوێستان لە مەودوات چییە بێت؟ بەخێر بێن سەرەتا بەخێر بێن سەرچاو لە سەرەتا ئێمە هەفتەی ناڕەزایەتیەکانمان ئەژمارد بەس لە ڕاستیە ئێستا وازیشمان هێناوە لە ژماردنی بۆیە لە ڕاستیە بەخوا نازانم چەندەمین جارە هێنە بەردەم بینای پارێزگا بەڵام ئێمە لە پێشووترا بە دوو مانگی پێشوو دوایەوە کە وعدی زارەکی هەر هەمویانمان وەرگرتووە هەر هەمویان مەبەستمان لە گەورە تا بچووکی حیزب لە گەورە تا بچووکی حکوومەت لەم شارەیە لەگەڵ ئەوەیە بووە کە ئەم ناوانە هەڵبوەشێتەوە ئەمە لە پێش پرۆسەی دەنگدانا بووە ئێمە لە دەنگدانا کارێکمان نەکردووە کە لەسەر هیچ حیزبێک بکەوێ بۆ ئەوەی ئێمە لە ناو معدلە و هاوکێشەی ناڕەزایەتی ئەندامانی حیزبەکانیانە نەبین بەڵام لە ئیسایە هەموو شتەکان هەڵوەشاوەتەوە ئەمڕۆ پێم وابێ هەموو مدیر عامەکان هاتوون بۆ لای بەڕێز نوخشەخان پێم وابێ کار ئەکرێت بۆ دەست بەکاربوونی ئەم ناوانە و ئێمە سەردانی خۆی دانی پیان ناوە کە ئەمن هەڵەیەکی نایاسایی بووە کە بەسەری هاتێپەڕیوە بەڵام بەردەوام نابێت لەسەری بەڵام ئەگەر بەردەوام بێت ئەوە دیارە درێژە بەو هەڵەیە ناڕەزایەتیەکانمان تا ئێستا بە مۆدێرنانەترین و بە مەدەنیانەترین شێواز بووە لە ئیمڕۆ بە دواوە ئێمە ڕاستەکەی خۆمان حازرەکەین بۆ هەڵکشانی ناڕەزایەتیەکانمان وە داوا لە سەرجەم دەرچوانی دانەمەزراوەکەین لە هەڵەبجەی شەهید هەمویان بێن بە یەک دەنگ بە یەک گەرو هاوار بکەن بڵێن نابوو ئەم ناڕەزە بۆ ئەم نایاسایی و ناخلاقیەی کە ئەنجامتان داوە.